چۆن باشکرایزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ جەنگی سارد لە بیرتان نەچێت لە پێش هەموو شوێنە لە کەناڵی ئەیس گەیمینگ لەسەر سڤرینات میکسمدیا ئەم زنجیرە بینن ئەچینە ناو کەمپینی بەشی کۆڵ ئۆف دووتی کۆڵدوارەوانە کە باسی جەنگی ساردەکە لە بینی ڕووسیا و ئەمریکایە لە دوای حربی عالەمی دووەمانە بە حساب جەنگ کۆتایی هات بەڵام جەنگێکی سارد هەبوو لە بینی ئەمریکا و سۆڤێتی جاران بۆ ئەوەی یەکێکیان نەویست کۆمینیزم بەرەو پێشەوە بەرێ یەکێکیان نەویست کاپیتالیزم بەرەو پێشەوە بەرێ کە ئێمە لێرە چینە ناوانێ بزانین ئەو جەنگە ساردە کە بە حساب جەنگ نەماوە لە ژێرەوە شەڕیانە کرد بە جاسوس و حربی نهێنی و ئەمانە چینە ئەو مۆزوعانە ئێستا با دەست پێ بکەین بزانین ئەم دنیایی کە ئەمان خەلە نایوانێت چیە ڕیستارتیەکەین بەرحەلە یەکەم باچینە سەر دەنگی بەشی ئۆدیۆ ماستەر ڤۆڵیۆمەکە بکەینەوە بە 80 تام بە سەتینگ ئەڵترا ئەیکەین بۆی باشترین کواڵتیمان باتێت تێکچەر پاکی جوانیشمان بۆ دابەزاندووە و ڕیستارت و بە ڕێگەی لەریش دەست پێەکەین بۆ ئەوەی زۆر ئەو دنیامان پیشان نێن بمرین مۆسیقا زۆر خۆشەکەی کۆڵ ئۆف دووتی دەستی پێگرت ئەمانەمە لەسەر زنجیرەی بەشی بلاک ئۆپسە چەنەها بەشی تر لە بلاک ئۆپس بڵاو بوونەتەوانی ئینشەڵا بە پێی کات ئەوڵین لە بلاک ئۆپسی یەکی شەوانێ پیاوێن We must realize that no arsenal or no weapon in the arsenals of the world is so formidable as the will and moral courage. هیچ سلاحێ لە دنیا وەکو ویستی ئینسان بەخۆت نییە. Let that be understood by those who practice terrorism and prey upon their neighbors. هەندێک ئەڵێن کە ئەمریکا لەگەڵ سۆڤێت یونیۆن خەریکی شەڕە جاسوسی ڕووسیەکان لە ناومانە 52 ئەمریکی لە ئێران گیراون لەوانەیە حربێکی نەوەوی دەست پێ بێت ئەمان لە کۆڵبوارە لە جەنگی جیهانی نەوەویە ترسان بۆیە لە ژێرەوە شەڕیان نەگرت بەبوونی نەوەوی و نەیانەوێرە ئەم دوو پیرۆستە دەست نیشان کراون کاتی ئەوەیە نامەیەکیان بۆ بنێری هیچی تر لەمەدا هۆستەج ناگرین کاتی احتیمال لە میشنیەکەمان ئەوە ڕاستی بێمە دوجارمە ئەیکەین کەمپینەکە بەزۆکو بیر هاتنەوە تۆزە با بڵێن بیرم نەماوە سەبتایتڵتان بۆ ئینەیبڵ بکەین وانێ سەبتایتڵ باوکی باوکم ئینتەرفەیسە ئینتەرفەیس ئەوە لە کوێیە ئەوە بۆ نایبینم voice chat mute interface ئێستا ئەوانەی کە ئەزانن وەزێتە حەموولتان هەبێت وڵی لێرە بێت چی بەردوو ماسی چی بۆ خاتری خۆ دڵی خسپێتیانە بەشی گرافیکسانی ئەمە نەبیە مێشک بن ئادەی لێرەیە نییە گەیمپلەی ئەمە کۆنترۆڵە پەیوەندی بۆ نییە بێت لە بەشی ئۆدیۆیە بێت ماستەر ئەمە دایلۆگ سینەماتیک هیتمارکەر ڤۆیس چات گەیم چات لێرەشان نییە ها سەبتایتڵ ئەوە بۆ ناڵێن لەوێ ئەو بەجددیتانە باکو ڕێزوو جغارەکەی داگیرسان جغارە شتێکی خراپە ئایزان مەی خۆن عیبە ئالێکس مەیسنین بەشی CIA لە هۆڵەنداین 1970 چین بۆیان قەسم لە شوقەکەیەتی بەڵام دیفاعێکی باش لە خۆیەکە یادارم یەک جێشی لەگەڵ خۆتا هێنابێت پێخۆش حاڵم کە ئیشمان پێکەوە کرد هانس کاتا چین بۆ لای ئەو برادەرە دەیری سەیۆرۆیی دەهانێ CIA پارەی چاکیان پێ خاڵەوە بۆ داینانێن سلام عەلەیکوم دوای ئادڵەر کەوتوین ئێمە ئالێکس مەیسنین ئەمە شووتسە کاتمانەوە نەنیە بە پێرا بڕێ
میلانۆ ئەیکەیS و MP5 ئەوە سیلاحەیە لەم دنیاە بڵێ MP5 نایڵێ بێ سیلاح بەرین MP5 ئەگابین هیوایەتم MP5 لە هەموو یاریەکە وازانێت کە ئەو وەزعی باشە وەرن ئۆبجەکتیفەکە بە فۆڵۆیەکەین لە هۆڵەنداین ڕایان کرد ئۆکێ قاسم ئەبێت نەیکوژی نەبێ بیگرین ما باقی ئەوانی تر کێشەمانیە چاڕێ منەکەن بەس هەستەکەم ئەم دەنگەیان تۆزێ باشترکەین ئەمە هیچ تریارک خۆیان ناوای بکەین بە هی هێدفۆن ئینێبڵ تۆ با بە هێدفۆن بیکەین چاڕێ منەکەن لێمم سلام عەلەیکوم وەرە ڕانەکەن قاسم لەو سەرەوەیە لەگەڵ هاتینە ناوانێ وەزعەکە گۆڕا بانگ و شت هەمووی گۆڕا نێڵێ قاسم ڕاکە خەیری چیەکەن کاک لۆ سەرەوانێ پێ باوکەنە ڕۆ لە هەموو شوێنێک بەنگیانی طبعا نابێ بیکوژین initiate a takedown hold E for body shield okay ئەمە hold E ئەەکەین وەکو body shield بەکارێنی خۆزە لە برادەرەکانیشی کوژین terminate و grenade ئادێ ڕومانەیەکیشی باوکەنە ڕۆ با ڕومانەوە فڕێمانە با بڵێن ئەو هینەمان نەبوو بە شیلد ئەو ببوورە ئادڵەر لەگەڵ خۆمان نابوو ئەو قاسمە ئیشی چییە ئاوە بەدواوەین یەڵە باشی باوکم ئای ئارپیدی بەیادی جارانەوە ئەو ئارپیدی ئەزانی چی چ سیلاحێ بوو لە کۆڵ ئۆف دووتی چوارە ئەی باوکەنە ڕۆ ڕوومان طبعا ئەمە نوگەم بوو نەمانێش کەس بەکاری بێنێ کە زۆر بەخۆ بوو بەزە سە باڵانسیان کردووە هەتا ئەیمەکەکەی تۆ پێچێ وەرە بۆ چووە ڕۆی وەرە لێرای چییە وەڵا ئێستای گرینەوە یا حافیظ الله وەرە هیچ شوێنێکی تر نەماوە بۆ ڕاکەی وەرا پێکۆ ئیشکەین جا لەم کۆڵ ئۆف دووتیە ڕێو پێ چەند شتێک بیکەی بتوانین بیکەی بۆ من نەتوانین بیکوژێت توانی نەیکوژیت تکایە ئەمەم کوژە پێم بڵێ ئەراش لە کوایە و ناوکوژم نازانم لەکوێ بەس پارەکانی چاوەکەم زانم لێمان تێ ناگەیت ئەوە ترسانی ئێوە یاساتان هەیە چۆن نەبێ وا بکەن ئێوە خەڵکی ئێمەتان گوتووە یاسا نەماوە هەڵێ شتێکمان پێ بڵێ ژینا ناتوانم ڕێ لە برادەرەکەم بگرم هەڵداتە خوارەوە ئەو لە تورکیایە لەو ئۆکەی سبەینە میتینگێکی هەیە لە تورکیا ئەگە چیان میتینگی هەیە نازانم تەنها بە زۆرێ نامە توان قساکەن کە ئێمە ناتوانین بیخوێنی ناوانێ ئەتوانین بیگرین توانین فرمینە خوارەوە توانین بڵین کە بڕوات کاتە با بیگرین ئەیگرین ئەیگوین لەگەڵ خۆمانە بیکوژین ئیسفادەی نییە معلوماتی تری لێ دەرەکەین لە ماڵەوە هەڵسن هەر بەخوا ماڵێ گیفتم بۆیە ناون گیفت گیفتی چی نەکبەتە ئەمە دوای 18 ساعتە ئایزە قاسم تاو ئەمان پێچێتە ئەڕەشمان دەسەکێت سعادە لەم گەشتیمەکەمان گەشتە تورکیا بام نزیکانە ئاچنە جێمە بەست
ڕابزۆن ئێرفیڵەکەی ترابزۆنین لە تورکیا ئەوانەی ئەو ئینتێڵە ئەو ئینتێڵجنسەی دەستماگەرە و معلوماتە ئەزاین کە لێرێ با بڕین بیدۆزینەوارێ وەڵا ئەو دنیای پیشانە ئەڵێ بە ڕاش بناسینەوانێ پێش ئەوەی تەقە بکەین ئەوێ ئایدی بکەین دڵنیا بینەوانێ کە ئەوە ئەنجا ڕەتاقە لاقەگە دەست پێەکە ئەمە چییە؟ زوم ئین و زوم ئاوت ئەوەڵا ئەڕاش دیار نییە ئەنە هەمیان جندین ئەڵە تڕەکی هاتووە لە دەستە چەپاوانە ئەمە تڕەکە یعنی جێب ڕاژداوانە لەناو سیارەکە بێ ئەم جلو بەرگ جیاوازێ لای دەم چاوی نابینم ئەوە چی بوو وەڵا خیانەتی کرد خیانەتی کرد ئەبێ ئەوە ئەڕاژ بێ بۆسنە تا دڵنیا نەبینەوە ناتوانین تەقەی لێ بکەین ئەوە خۆیەتی ئادەی هێدشۆت هێدشۆت ئاکە لەو شانسە ئەمان ئەڕای کرد بەینی خۆمان بێ یارەکە لێرە ڕێو پێ نایە کە بیکوژیت ئەجینا من کوا میس ئەەکەم عیبە خێرا خێرا بڕۆم 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 چینە ناو تڕەکەکەوانە دوای کەوین ئەمە دەرینایەن باوکەمە بۆ بە سەیارەوە دوامان کەوتن باوکەرە ڕۆەوە چی بوو گوێچکەم سایەکەکەم کوژین کێشەی نابێ نەکبەتانە هاتون لەگە چیە چڕەگەن لەگەڵ من بە ساقەی خواردن باوکانە ڕۆ ئەوە چییە وەڵاهی درۆیە قازیفەی تێگەڵ سایەقەکەمەوە باوکەنە ڕۆ وەڵی قازیفەی تێگەڵ بینی خۆمان بێ تۆزە خێرا لێ خوڕەماڵتمەوە کرد ڕاش ئیسکەیپت ئەوە ئەیە بێت چی بکەین کاکە من شەڕی خۆم کردووە خۆ من سایقێکە ناکەم والله خێرا بگە 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 خێرا بەزاتی خواو زانم وتی سیارەکە دابنێ من لەبیرم چوو داینم وا بزانم ئێستا بیرم کەوتەوانێ ئێستا بۆمان دەرەکەوێ کامێ ئەوەتە ئەڵێ دیپلۆی دە ئارسی ئەی بۆ لەوە پێش پێوەنەوەتم ڕۆڵە گیان هەڵا ئارسێک ئەگزلەرەیت و بوست ئۆکەی لاچۆ ئیشمانێ وێڵاندین گێرەکە لە ناوبەری والله وەرە بابە من قوڵ بەوشتم پێ چاوەڵم بڕا تەقێرەوە ئای خوای جان من ناناسم زۆر بە شان و باڵی خۆمانە هەڵ نەین باشە باوکە نەڕوو بابانە ڕوو هاتیوار شار ڕاکەن ئەڵا ئازیزان ئەو دنیامان بینی بە چایی خۆمان بە زۆری جۆی مێنێ
بزانین تارگێتەکەمان ماوە مردووە. ئاڕاشمان دۆزیەوە وا هۆستجەکان بەرتی چی پێڵم بارمتەکانە بەرایە کاتی کە چانسە هەبوو قە دەربارەی بارمتەکان نەبوو. مە چی کردووەم برادەرە؟ لانەکەی ئەو بەڕێوەیە تاو دەسی پێ کردووە ناتوانین بیوەستێنی. چێ؟ پێرسیەس مردووە. مردووە ئەم هەموو کاتە و نەوزانیوە کە پێرسوس ماوە. پێرسوس سەیری وەستەکە ئاگر بگرێمە بەستی ئەمریکایە. هەڵسنێوی گوێ لەمە بێت بەبزانین کەس لێرە ماوە و بڕێن. باسی پێرسوسەکە پێرسوس جاسوسێکی عالەمی ڕووسیایە کاڵێ لە ژیانە ماوە ئەمە پلانەکەی ئەوە دەربارەی بارمتەکان نییە کە لە ئەمریکا ژیراون و بارمتانە هەروە ژیراون. 1943 پێرسوس مەجموعەی معلوماتی چاکی دزی بوو. 1968 شەڕەکەی ڤێتنام. ویستیان بۆمبێکی نوکلێر ببەستن بدەن لە ئەمریکا بۆی پێرسویساوانێ. 4 ڕۆژیش لەوە پێش پێرسوس دووبارە ئێوە هەجوم کاتەوانێ سەر ئەمریکا. لە ساڵ 1970ەکانەوە خەریکە پێرسوس. CIA ئەڵێ ئەمە مەترسیترین کەسە لە هەموو جیهانە. ئەمە زایی کە پێرسوس لە ئینسان زیاترێکە لێ زیندە شتێکە بوونی نییە. ئەڵێن پێرسوس بوونی نییە ئەمە. ئەم برادەرە یەکێ بۆ لەوانەی کە خەری بووە پێرسوس بگرێ. بۆچی ئەم پێرسوسە بە خەیاڵمان نابێت و بڵین تووشێکی جددیە؟ ئەگە هیچ ناکە. بە جددی وەرمەگرە خەڵکە بڕێت و تاوە. هەر جارێ پێرسوس هات بێتە ناو مۆزوعەکەوانێ گۆڵدواری خستووە بەلایەکە. ئەگەر دوای 13 ساڵ دووبارە بیبینینەوانی ئەوە دیارە شتێکی گەورەی بەدەستەوەیە. ئەوە سەرۆکی ئەمریکاش هاو. مستەر پرێزیدەنت. ئەمە ڕەسڵ و جەیسنە نایە نەزان. من میشنەکەی ئەخی جارممانێ. ئەم مشکلەیە ڕاستیە بەڵێ. توانی پێرسوس بۆ سێنی؟ بتوانی. ریکوێستی ئەوم کردووە کە تیمەکەم بۆکەمەوانێ. داواکاریەکانیان یاسایی نییە گەر بێت و دەست میدیا بکەوێت وەزعمان باش نابێت. ئەڵێ هەموو میشنەکانی ئەمە نایاساین. ئەوەستیان ئەوێ ئەیانەوێت ئەم شتە بکەن بەبێ ئەوەی میدیا پێی بزانێ. سەعادڵەر هەرچیکێ بیێرێ. ئێوە تاسێکی زۆر گەورەتان لە بەردەمایە. پاراستنی ژیانی هەموو ئینسانیەتە لەم هەجوومە گەورەیە. کەسانێکی کەم ئەم ئیشە قورسە ئێوە ئەزانێت بەڵام هەموو دنیا ئیسفادە لە ئیشەک ئێوەکە. زانم کە فەرکەوتووە بن. کەواتە تاسکی ئەوەمان هەیە کە پێرسوس بۆستێنین. ئەمە دوای 5 هەفتەیە. تەنیتر هەتا معلوماتمان دەستەکە دەربارەی پێرسوس. ئادڵەر لە بەرلینە تێقەو پێیەتی کارە لە من مەکە. ئەیتی مەکەی گروپێکی باقۆزن. هاتسن بەشێکە لە CIA کە لە بەشانی تری بلاگۆ سایبینی. ئەمە پرسیارەکەن دەربارەی ئەو تیمەی کە ئادڵەر کۆی کردوتەوانێ.
طبعا لێرەیە ڕێو پێ ئەیات کارکتەرێ دروستکەی بۆ یەکەم جار لە کۆڵ ئۆف دووتیە بۆیە با کارکتەرەکەمان دروستکەین last name there's name هیچیان هێمەک ئیشەکەین لەگەڵ هینە ئێڵێسەکەمان بێڵە بۆی هەردایەکی لێ بنێنەوانە بە بێڵ بانگمانەکەن لەکوێ لەدایک بووین ئازیزان classified ناتوانین classified هەڵبژێرین confirm بامی classified بە کاکە ژیان شتی ناینێ military background لەکوێ ئیشمان کردووە classified psychology profile ئەمە شتمان ئەیاتێت باشە لە شتێکا باشە بین لە شتێکا خراپە بین اوكي ما aiming speed مان لە سایاسە زیاکا بڵی damage increase initial sprint full movement while using aim down side receive close of them ammo capacity lethal reloading speed ئەمە reload مان بۆ زیاکا health weapon kick reduce rate of fire هیفار accuracy والله یە شتانە شتی باقۆتی تیازانی بەس reloading speed حەز لێیە ئەتوانین یەک شتی تریشی بە زیاد بکەین aiming speed increased aim down sight دانەیەکی تریشیان تایە ئەڵێت rate of fireەکە زیاکات دەسایە 25 rate of fire واز لەوە بێنە ئەمەشیان وەسەد خواردەی aiming speed aim down sight مان ئەوێت تقریبا هەموویمان هەیەت fearless explosive damage هەرێکی شتێکمان بۆ زیاکە بزانم چیم ئەوێت recoil rate of fire زۆر گرنگە ئەمەشی فایرە با هی فایرمان کەمتر هەبێت یاڵە you must select a skin tone هەموو بێمی پڕکەینەوە باشە کاکە گیان لە ئاسیا لەدایک بووین سکین تۆنەکەمان بە ئاوا بێت خراپ نییە جێندەرەکە ئەمەیڵە باگراوندەکەی XKGB با لە هاوەراتی ڕووسیا ئیشمان کرد بێ کوانفیارم کەواتێ سەر ریلۆد سپیدمان باشترێکە و هی فایریشمان کەمترێکە بۆ سیلاهەکان پێویست ناگەوانە ئەیم بکەینەوانێ بەخێر بێ بۆ وەست بەرین ئێمە و کارکتەر تازەین کە دروستمان کردو تازە هاتوونە دەناو تیمەکەی ئاڵەرەوانێ ئیشمانێ هاتوین ئیش بکەین 1970 نانم دوانەش برادرم بێکەوە ئیشیان زۆر کردو با دەست پێ بکەین 2 ساعتی ئەخیر سەی زۆرتر کرا لەسەر ڕادیۆکانی ڕووسیا هەتاکو ئێستا معلوماتمانیە دەربارەی پێرسیز لەکوێیە MI6 نەیتوانێت هیچ شتێک بەدەست بێنێ MI6 بەریتانیا مخابراتی بەریتانیا گەڕێنەوە بۆ ڤێتنام بێ لە شوێنێکەوە دەست پێکەین 1968 لە شەڕێکا کە نزیک بووین لە پێرسیس کاتا چینەوە بۆ بەشەی ڤێتنام ئەڵێت با بچینەوە بۆ ئەو کاتە بزانین هیچمان بەردەست ئەکەوێت کە لەماندی بێ As ex-KGB, it was a risk to bring you on, but we needed to think like them. We need that mindset again. هەرچەندە تۆ لە ڕووسیەکان بووی شتێکی باش نەبوو کە هێناوانی بەڵام پێویستمان بە شازی بیرکردنەوەتە ئەڵێ بڕۆ سەیری ئەو معلوماتەکە کە هەمانە سەر ڤێتنام ئەبێ شتێکە بێ کە نەماندی بێ جارێ ئەمە ئێڤیدنس بۆردەکەمانە لێرە و میشن وەرئەگرین ئەو معلوماتانەی کە هەمانە کە بتوانین هجووم بکەینە سەر پێرسیس فراکچەر جۆ ئەچین بۆ 1968 لە شەڕی ڤێتنامایە باشە ئەگزامین ئێڤیدنس مەجموعە معلوماتمان ئاهاتێت طبعاً ئەپێ ئەم معلوماتانە زیاتر دەربارەی ئەو مشتێکی کە ئێکین توانین بزانین into Soviet activity in Vietnam okay ڤێتکۆنگەکان جەماعەتی ڤێتنام هجوومیان کردوتە سەر ئەمریکا پێرسێز دەستی هەبوو لەمەیە و شتوێتی بچێ بۆ ئەوێ و نوکلێر وەپنێک بچێت باشە ئازیزان ئێستا ئەچینەوە بۆ ئەو کاتە ئەو سەردەمە
زانی هیچ معلوماتێکمان دەست ئەکەوێت کە لەو پێش دەستمان نەکەوت یەکەم جار بوو کە پێرسێوس هاتبەتە ناو پاڕەکانی ئەمریکاوە. Zog was there to sniff out Soviet activity. Word had it Russian operatives were active in the region. Perseus had no known presence in Vietnam. That changed at Da Nang. Somehow Perseus knew about Operation Fracture Jaw. ئۆپرێشنێکە بۆ بەناوی فراکچەر جۆوانێ. That one sure went sideways. We launched out of Camp Haskins. Yeah, I'll never forget that shit. پێرسێوس دەربارەی ئەو ئۆپرێشنەی زانیوە بۆیە هاتووە. Those memories. No details too small. A face, a name. بۆ هەموو معلوماتێ بگەڕێن ئەم بەحسا بەسە ئینتەلیجنسیان لە بەردەسە و سەیدیەکەنەوانێ بەڵام ئێمە وەکو یاریەکە چنین ناوانە. Maybe, but that needle's somewhere. Remember, we had a job to do. کاتە بابڕێن و زین هیچ زانیاریمان دەسەکەوێت. Fracture Jaw. That one sure. فراکچەر جۆ ئەو ئۆپرێشنە فەشەلی هێنا بۆ برانە ڕۆژە چیمان لێت Bell, it's time to wake up. ئاسا لە خەو چاوەکەم It's crank time. دەستی پێ کرد. عندي إمار روايات مام سلاحة أما هي إم شانزم رقلية بيني خوما بي أما تشير ستونر أوه بابي توزا سلاحي باش ما مني راقريني ديش بين لقل خومانا دي إم شانزة ودي إم آر كان لمداوية سلاحي خومان عيبيني ما فيتنام Oğlu sonra. Zor yaşa bakalım. Biz nereden bijulan? Geliyor adları ama siyam şu ana. جماعتها كمان واديارة موليدي قرك والنبي خيداني تشاو تشور بتشاقم ويا ملي مش ما خزني قم هاتشين بو اف او بي شوار حسيتك ليه هبت ديهني نو حسيتك تجوريكم جۆرێکە تۆ نان لەبارەی بپرسیت. ئۆکەی ڕێکۆرد هەجومی زۆر لەسەرە بۆ ئاسەدەکە بەرین ئاسەدەکە تەواو نەوێگەی وا بزان بچن و بیێنەوە بۆمان کەچێدەکە بکەرە سەرەدەی ئەو هێستانە زۆر خۆشن ئایزان ئەگەر تاقیبکەنەوە ڕۆژە لە ڕۆژە کەچێتێکە بەنگی بەرز بۆ نسمەکاتەوە بەنگی نسمن بۆ بەرزەکاتەوە زۆر میمە ئەگەر لە ڕاستیش تا دەستان نەگوشتە ناو تارگۆ بۆ لە تارگۆ باو هەستە و پێ بەخشێ هەستاکە مەستە معلوماتی خراپمانێتی ئادڵێ بەرەوەی تۆ زیرەکی بۆیە ئەڵێ ئێمە ناچین بۆ بەرامبەر ڕاستەوخۆ ئەچین بۆ شوێنێکی تر ئەڵێ ئەحتیمالە پێرسێوس لەم مەنتیقەیە بێ بۆیە ئێمە لەگەڵ جەماعەتان ناڕۆین مابە بۆ شوێنێکی تر هیوادارم معلوماتەکە دەستمان کەوتی بێ باش بێت چونکە پێرسێوس بگرنە زای چی معلوماتی بێ پێرسێوس ئەو یەکەم جار بوو کە پێرسێوس ببینن لەو مەنتیقەی ئاوانە ئیشکە نزیکە بینەوە لە لادێکە حافظ الله با آرپیزی با بنارو خوجاري بسم الله خوجاري وثمان السلام عليكم آخر وانا بتشاو ببورم جماعتي خومان
والله أروح خط من بعد اسمي اوكي هي فاير شوان باشتريقه بس ام سلاحه ما بكلت هي فاير او كان الربع قوتني توزي بتشاو يا مكين وانا بي عارق سبيدا كمان خيرات راب الجيت الراك الرمانة أري باب جا والله يا خويا هذا بردم الله يبغى تجيب في شكاني ببرادرك تواني اخوة او خدايما بو جاور دور ده يا كان بيت رتن بي ان ك بشان رجع شطي اما امين شنان اياتي اي باتي لو صاروا وين زعلان لم صاروا ما تشيك يا وش من سيربح مليون اول شو اول يمين باب الجنب بو خو درنا خيبو الله بابري شيك اللي تاني شمو والله هيب فاير بأخوي هيب فاير هيدي او طوازة هاتي خوالي انا نشاك نزات والله نزات ورينا بزانين يرسوز لي شوية فايري شي يقش فادي نبو الرومانيت شو باوكا نرو والله شي قوشت شواني بزاتي خوا جماعاتي الروسيا يتابعوا مزاني لا انا جندي الروسين كاكا روسيا چیه قال منو ما وشتا بك ابويا قرين يا كبكره السوفيت لمنطقين ونياي بالله ام دو بوديات بدا اشيد فيتنام ميني اما كوميونيكيشن لوجيك يعني بزين قسان لك شي كردو معلوماتك ما بيلعب شنو دارو الزول عشان صار ما كانين بشون تاعنا بشي مولا جماعات وبشينا دارو هو ماون باو كان الروتشي ليه كشتن ريبكور وضعي باش نيالت ترتقى ما عليك شي كان لواين بريوين اسد ما بو حاضر كان هاتي نبوي بزاتي خوا علي كوفتر من بدا سوي استا السنت بالشفطة
اوكي اما اويا سبيس اسنت اوكي دا اسنت كقري واكم اسنت بوزيار هيني هانتيها بقرين الروكيت اما دارينا انا دعم رادي دعم رادي يا حافظ الله هليكوبتر يا عمو هناي او هليكوبتري لقال يا شهر رقم هيوات ما هيوات بس من الرجال داني مكرم مشتانه مبتقيني ناني اما شيء اما وصي بيام تقنين اشكوكم والله بريتي امريكا ابويا لفيتنام شاواني اما نكون نخرج مني تيابو داري عم بينا اكله اما شكون بويا تعب ردي كيش لنا يا برادران جمعكي زور يعني لسرة أبي أرمتي عملي نشينين برادركاني خمانو ده چهار میلیون پیونه او دوانه چی الله بیتاقینه رو عادی ای تراك ضد الاير ضد الجو واي شيدر چيمبولان برا وش شيء او هم والله اي بي سي هليكوبتر زور مهمه زانن چون بنشینه و اسیدک بری یا دارم جاری هر جمعه لسره دارلاری بالا بالا خیره بیارن باوکان آره انتی علاقه من پیو اسیدکش من پیو بس دیده نوکلیر وپن اره باشا کاکا نوویان هنا لفندان بیتاقین نوانه حالا او گوشتی هنا مانه اما دنیا بگرین های بود چی امریکا وقتی خوی لفیتنام باوکان رو نووی نتاقان دو نازانه تبراده باشا کاکا اگر اما رازه يعني امريكا نووي ليابان و نوسطاوه بدوتي بو فيتناميش بيرسيبس بشاز لشازگان اي زاني وضعتان باشا ولا باشي چي باوكان الرا باوكان الرا كاكا بعكس وشر ناكري براكم بعكس وشر ناكري اوه والله اجتماع بقوة جوية خير بانكا سلاح بينو دفاعي ما ليبكا او كان الرهاتن هاتن كسر برزي هاتن رياضة كان بلا ما كان يا سابورتي تي يا سابورت قوي لك ابو رومانيا نمكوشه
باڵێن ڕمانەکە سوور بوو بەس خۆمان لا نەچین بۆ بەریان ناکە کاکە خۆ مڵتیپلێر نییە لاکە کاکە دەستیان زۆر ڕێگە وەڵایەوە کەڤەر نییە منوتیان کاکە ئادڵار تۆ شتێ بکە ئەی هاوار تۆ شتێ بکە درۆ باگم کرد هەڵماوە بۆ خۆیان ێبرای باوکم منیش ئەزانم بەس چی بکەم باوکانە ڕۆ بەجددیانە ئەوە چی بوو تەقیەوە ئەمەیان چی بوو بەڵێ لەگەڵتەم هاو ئێر ساپۆرت هاو جا لە ڤێتنامەوە ئاگریان زۆر بەکارێنە یا حافیظ الله وەڵا نەوەیەکەمان پێ خۆ بتەقێتەوانێ و دنیا بینین بە چای خۆمە پێ دوایە بەمە بڵێن ئیشێکی سەرکەوتوو بەس نییە نەوەیەکەنە تەقیەوانێ وەڵی خۆ ڕاستەکە معلوماتمان دەستکەوت دەربارەی پێرسوز ئەوە مهم بوو ئێموتی کە ئەوە ئیشێ بکەین ئەگەشتاڵ نەوە وەیش ئازیزان و خۆشەویستان دوای 4 ساعاتە لە ڤێتنامدا لەوەی کە خەریکی معلوماتەکان بووین بیری کەوتاوانێک کە ئینتێڵەکەی لە ڤێتنام دەستکەوت هیچی باش نهیمی تیا بوو چەند ناوێک بزانین ئەم ناوانە ئەڵێن چی کاتمانەوە نییە ئیمەکەت دەربارەی مەرحەلە فاشیلەکەمان ئەزانە دەرب لە بەرلین نەخێر ئەمە چیان کردو هەڵچن و ئەوان لە بەرلین خەلەلێکیان ناوەتەوانێ هەترسێ لەوەی کە بۆ معلوماتی بەرلین کامان بە سەقەتی کردوانە بێتە دەست ئێمە CIA چی کردو و نایە بیزانین دەی ناوەکانمان کرد کە بێڵهێنای دانیەکیان زۆر مهمە ناوی ئەنتۆن ڤۆڵکۆڤ یەکێک کە لە سیلاحە ئیشەکە لە رووسیا پەیوەندی ئەم بە پەرسێسانە تۆزە سەپڕایزاویە ئەگەر بە پەرسێسش نەگەین ئەگەین بۆ کەسانی کە ئیشی لەگەڵەکە بۆ ئەوەی کە دەستی بگرین ریسۆرسی لێ بگرین خۆتان حازرکە نەچین بۆ ڤۆڵکۆڤ ئیشی سیلاحەکە بۆ پێرسیس بۆیە ئەچین بۆ ئەو ئازیزان بۆمان حازرکەین چین بۆ ئەنتۆن ڤۆڵکۆڤ ئەو ساڵ MI6 بەدواوەیەتی کای با بیگرین پێشەوەی بیکوشین معلوماتی لە بەسین ئازیزان بەرداوام بین ئەچین بۆ ئەنتۆن ڤۆڵکۆڤ لاڵقەی داهاتووترا بۆ زۆر سپاس کە تاسە لەگەڵمان نەبوون و با بزانین ئەم پێرسەویسە خۆی بە چییە زانێ کاتێکی خۆش